بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەیەم بڕۆ قسە لە سەرەوە دەکەین ئایا لە مانگی داهاتوو ئاڵۆزی لە عێراق و ناوچەکە دروست دەبێ وایە ڕێگنەکەوتنی دەسەڵاتدارانی هەرێم لەگەڵ بەغدا هیچ پەیوەندی بەوەیە کە لەسەرەوە هاوتنرابێ کە مانگی داهاتوو گۆڕانکاری یاخود ئاڵۆزیەک لە عێراق ڕوودەدات و فشارەکان بۆ پەسەندەکردنی یاسای حەشدی شعبی هیچ کاریگەریەکی هەیە و ئایا مەسەلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا فشارە یاخود جێبەجێکردنی و ڕێکەوتنە ئەمنیە کە لە نێوان عێراق و ئەمریکا هەیە وایە دوایەوەی کە لە دوو مانگی ڕابردوو جەنگی ئیسرائیل و ئێران ڕوویدا ئایا جارێکی ئەگەری هەیە ڕووداتەوە لە مانگی داهاتوو و ئەو ئاڵۆزیانە کاریگەریان چی دەبێت لەسەر ناوچەکە لەسەر هەرێمی کوردستان ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا شار عومەر عەلی شارەزایی پەیوەندیە نێودوڵەتەکان قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان بەدەوە سوپاس دەکەین. بەر لەوەی کە بچینە سەر دۆخی عێراق لە هەرێمەوە دەست پێ بکەین، ئاڵۆزیەک هەیە لە پەیوەندی هەرێم و بەغدا زیاتر ئەو گەڕا بۆ پێش جەنگی ئیسرائیل و ئێران کەوایەکت کاریگەری هەبێ لەسەر مەسەلەی موچە. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری داوە کە موچەی مانگی 6 بنێرێ، بەڵام دەوێت 120 میلیارد ڕادەستکەن بۆ خۆناغی دواتر لیژنێک پێک بێنرێ بۆ یەکلاکردنەوەی داهاتی نانەوتی لەگەڵ ڕادەستکردنی نەوتیش پەلی لێ بکرێت. خوێنەوەی بەڕێزت بۆم پرسە. ئەوەی کە تەمان لە ڕاگەان ناباسەکرێ بۆ شێک کێشەکە موچە و نەوت و داهاتە ڕووکەشی شتەکانە لە عێراقا ململانێ هەیە لەسەر دەسەڵات و ئەو عێراقەنەوەی کە دروست کرا دوای 2003ەوە بەتایبەتی کورد و شیعە کە دروستیان کرد دواتریش سونە هیچیان بڕوایان بەوە نەبووە کە عێراقێکی دیموکراتی لەسەر بنەمای دەستور هەبێت. هەر کەسێک بە ئارەزوی خۆی بەپێی بەرژەوەندی خۆی هەنگاوی ناوە. لەبەرەوە عێراق سەرەتا کە لاواز بوو کورد زۆر مەرجی ئەسەپان نەمە بیرمانە بوو جەشیانە نرد، داوای داهاتی نەوتیشان ناکرد، داوای داهاتی ناوخۆشیان ناکرد بگرە پارەشان بە زیاترەوە ئانارد. یەکەم کێشە کە دروست بوو ئەو کێشەیە بوو کە هەوڵدرا مالیکی لا ببرێ کەکەتا ئەو کاتە هاوپەیمانی کورد بوو لە 2012 ئەو کاتە هەندێک هێزیشیان جوڵان دیجلە هەبوو چی هەبوو لێرە یانوت بە هێف 16 لێمانێ لە کاتێکە بەرپرسی هێزی ئاسمانی عێراقی کورد بوو. بۆیە لە عێراق کارتی سیاسی بەکارهێنرا، کارتی سەربازی بەکارهێنرا بە تایبەتی لە دوای ڕێفراندۆمەوە، کارتی قانونی لە دادگای فیدراڵی بەکارهێنرا لە چەند ساڵی ڕابردووە. یەکێک لە کارتەکانیش ئابووریە. من جارێکیان دیبلۆماتکارێکی عێراقی هاتە سلێمانی گفتوگۆمانە کرد، قسەیەکی کرد خۆی پێوەست بوو بە قەتەر، بەڵام بۆ کوردستانیش هەمان شت بوو. وتی ئێستا شەڕی سەربازی نەماوەی کە تۆ موشەکێ لێرە بین، ئێستا شەڕی ئابووریە. هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شەوە یەکگوزەری هەمان پرسە. لەبەرەوە عێراق ئەو ئامرازە بەکارهێنێ، بەڵام هەرێمی کوردستان ئێمە ئەم ئەزمونەمان زۆر بینیوە لەنەوە دووە کە حکوومەت دروست بووە، پارتە سیاسیەکان ئەولەویاتیان خۆیان و مانەوەی خۆیان و دەسەڵاتی خۆیان بووە. تا ئێستا کە ئێمە هیچ دامەزراوەیەکی ڕسمی و دەوڵەتیمان نییە لە ڕووی سیاسی و ئابووریەوە. ئەمەیە بۆ نەتۆ باسی نەوتەکەی هیچ دامەزراوێکمان نییە لە کوردستان نەخێر، ئەمگەل لەسەر وەرەقە ئەی حکوومەت و پەرلەمان و دادگا و هێز و کوردستان ئەگەر وردی کەینەوە بە ئەتوانین ڕیزینی پۆلەنبەندیشی بۆ بکەینەوە دوو بە دواوە، چکە دوو هێزی سەرشیەکەتی و پارتی بوون وە کورد تازە لە شەڕی چەکداری و جینۆساید و ئەنفال و هەڵەبجە دەرچوو بوو، دەرفەتی معارەزەبوون نەبوو، دواتری شەڕی ناوخۆ دروستی بوو تاکەی تا 2000 وەمە شتێکی تەبیعیە لە هەموو کۆمەڵگەیەکە کە ئەو گۆڕانکاریانە ڕووەدات بۆ قۆناغێک خەڵک ماندووە. لە 2000 وردە ڕۆژنامەی ئەهلی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخرا و پارتی سیاسی دیکە دروست بوون، بەڵام لە 2000 هەڵبژاردننی 2009 هاوکێشەکە تەواو گۆڕا، یعنی بە بەرژەوەندی ئۆپۆزیسیۆن ئەتوانم بڵێم کە ینی ئەو زۆرینی یەکێتی و پارتیان و 3-4 کورسی زۆری نەبوو، لە کاتێکا 100 کورسی هی ئەوان بوو پێشتر 59 کورسیان هەبوو. تاوان لە پاڵ ئەم ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیە کە ئامانجەکە من نەسەن لە هەموو کۆبوونە دیبلۆماسیەکانە کە بەشدارە بووین، ڕاشەن و شیرۆ مستەفا ئەیوت ئێمە ئامانجمانەوەیە ئەوەی کە کورد لە شەڕی کۆڵان و شەڕەتاقە کردوویەتی لە ڕابردووە شەڕی ناوخۆ بیگوازینەوە بۆ پەرلەمان بۆ شەڕێکی مەدەنی لە ناو پەرلەمانە. ئەمەش کرا، خۆ پیشاندانیش کرا حەڤی شوبات دواتر تاکەی تا 2000
15 کە پارتی بوو بە کەمینە چی کرد پەرلەمانی داخست بەمانایەکی تر تەواوی قانون و یاساکانی یاریەکەی گۆڕی و بە ئاشکراوتی من کەمینەم قبول نییە لە پەرلەمانە لەو ڕۆژەوە تقریبا ماوەیەک بەسەرەواتیە پڕوتم ئێمە لە ساڵی 91 کە حکوومەت و پەرلەمانمان نەبوو چکە تۆ پەرلەمان تەنها دامەزراوەی خەڵک دەنگی پێەیە حکوومەت هەڵەبژێرێ و یاساکانیش دەرەکا بۆ هەموو ئەو دامەزراوانەی کە تۆ باسی کرد سیاسیە سەربازیە دادوەریە هەتا دوای ئێستش توەکەین ئێمە من ئەو کاتەوتم ئێستا خراپترە بەڵێ چونکە ئەو کاتە ئێمە لە هەموو جیلێکە کە گۆڕانکاری سیاسی ئەبێ بۆ نمونە لە هەرێمی کوردستانە کە لە پارتە سیاسەکانە گۆڕانکاری هەبوو ئەم جیلەی ئێستا هیچی ناتوانێت بڵێ شەرعەتی شۆڕشم هەیە وەکو جیلی پێشوو شەرعەتی چی بێ دیموکراتی بێ کە تۆ نتوانی شەرعەتی دیموکراتی بەدەستبێنی هەموو جیلێک ئەکەوێتە بەردەم دووڕیانێک یەکیانەوەی بەرەوکرانەوە و ئازادی و دیموکراسی بڕۆ ئێستا زۆر نمونە هەیە بۆ نە لە پورتوگال لە یۆناان کە 75 کودەتا کرا یەکسەر دەسەڵاتیاندا دەست مەدەنی و بەرەو دیموکراسی و ئەمانە چنە چوارچێوەی شەپۆلی سێمی دیموکراسی و لە ئیسپانیا فرانکۆ مرد ئەمن پسپۆرەکەم تقریبا لەسەر ئەم بوارەیە فرانکۆ دیکتاتۆر بوو پاشا دەسەڵاتی بەرەو دیموکراسی برد لێرەش ئێمە کەوتی نەبەردەم ئەم هاوکێشەیە بەرەوکرانەوە و ئازادی و دیموکراسی و مافی خەڵک و دامەزراوە ئەڕۆی یان نەخێت بەرەو داخران بە ئەمریکردنی دەسەڵات بەرەو داخران و ئەمریکردنی دەسەڵات بە تایبەتی شەڕی لەم ڕۆژانە ڕووداوە نەشێ لە سلێمانی جا ئەمە ڕێک پەیوەندی بەچیەوە هەیە شەڕی داعش بۆ ئێمە قازانجی هەبوو کە ئەوروپا و ئەمریکا هاتن و پشتیوان بوون بەڵام کە مەرشکێن بوو بۆ پرۆسی سیاسی و دیموکراسی چونکە چەکی هێنایەوە ناو سیاست ئێمە هەموو بیرمانە پێش شەڕی داعش 2014 بەڵێ پێش شەڕی داعش زۆر بە دەگمەن چەکدار دەبینی لە شارە زۆر بە دەگمەن خەڵکە سەربازەکان دەبینی قسەی کۆتاییان هەبێت لە سیاسەتە یعنی کوردستان کەوتووە سەر ڕێچکەیەک ململانەکە لەسەرەوە بوو چ جۆرە سیستەمێکمانەیە پەرلەمانیە سەرۆکایەتیە چۆنە ینی دەسەڵاتەکان چۆنە بەڵام کە شەڕی داعش دروست بوو ئەولویات درا بە ئەمنیەت و ئەوروپا و ئەمریکاش ئەولویاتیان ئاسایش و مەوزوعی تیرۆر بوو کە پەرلەمانیش داخرا هەڵوێستیان نەبوو ئێستا تۆ لە کوردستانە ئەوەی کە بۆ نە پەرلەمانی کوردستان بە من باسم کرد کە ئەو کاتە داخرا گەڕاینەوە بۆنەوە یەک چەندێک هەڵبژاردن کراوە بەڵێ ئێستا لە 20ەوە نزیکەی ساڵێکە چمانایەکی لە 20 ساڵی ڕابردووە چمانایەکی هەیە یعنی کە تۆ پەرلەمان کاران نەکەی و کاری خۆی نەکا مانەوەیەکە هیچ کەسێک تقریبا 2 ساڵ زیاترە ماوەی بەسەر چووە هیچ کەسێک شەرعەتی نییە اینجا باز من کاسی کاک نوێشیوانم کە لەو ڤیدۆی نەوەیەک ئەڵێ چی ئەڵێ ئەگەر ئێمە سوپا نەکەین بە هێزێکی نیشتمانی هێزەکان نەکەین بە سوپایەکی نیشتمانی و پاراستنی سنوور کوردستان ڕێک نەخێن وەکو لوبنانمان لێ هەر کەسێ لە منتیقەیەکە تاوان دوای شەڕی ناوخۆ ڕوویە هەمان ئەو پرۆسەیە ڕوویە بەڵام ئەو گۆڕانکاریانەی ڕوویە و کورد دەرفەتی هەبوو لە عێراقا و ئامانجی هاوبەشی هەبوو تا ڕادەیەک ئێمە چوینە پێشەوە بەڵام دواتر گەڕاینە دووەوە لە هەمووی مەترسی دارسە خراپترین دۆخە ئەوەی کە دامەزراوەت نییە هێزت سەربازی یەگرتوود نییە ئابوووریەکە حەزب قۆرخی کردووە متمانە نییە خەڵکی کوردستان ئەو پرۆژەی کە پێوەترا پرۆژەی هەرێمی کوردستان باش کە بە قوربانێکی 100 ساڵە دروست بوو باوەڕیان پێ نییە کەس ناتوانێت ڕێیان بگۆڕێ چکە هەموو ڕێگەکەیان تاقی کردەوە هەموو دەرفەتێکیان دا بە سیاسیەکان چاوپۆشیان لە زۆر هەڵەش کرد بەڵام بەردەوامن لە هەڵەکانیان و ناشگەڕێنەوە لەو هەڵانە هەڵەی سیاسی گەورە بۆ لە بەرامبەر عێراقا ئێستا ئەم پەیوەندیانە لەگەڵ عێراقا باش وا ئاڵۆز کراوە کەس ناتوانێت چاچیکە بۆ نمونە دەستوری عێراق نووسراوەتەوە کورد مافی سەربازی هەیە ڕۆژگارێک ڕئیسەرکانی سوپای عێراق کورد بوو وەکووتم هێزەکانی ئاسمانی عێراق کورد بووە ئەڵگرێ ئێستا کورچ دەورێکی هەیە لە سوپای عێراق لە مۆزوعی ئابووریە و مافی کورد هەر بوو جەنیە لە مۆزوعی دیبلۆماسیە کە پێی دەستور کورد دەبێت لە هەموو باڵوێزخانەیەک بۆ نمونە نوێنەرایەتی هەبێ ئێستا ئەمڕۆ کۆمەڵێک کەس دەستنیشان کراون بۆ باڵوێست پیرۆزیان پەسەند کراون لەسەر کەسی تەکنۆکراتی تایە هەر هەمووی پارتیویچێتی هەموو حزبیە طبعا هەمانشت بۆ عێراق ڕاستە یعنی وەنێ بڵێ ئەمە جیاوازی هەیە مەبەستەکە چی مەستەکەی ئەو بواری دیبلۆماسی بۆ گرنگە بۆ کورد بۆی فێڵە لێ بەس ئێستا ئەگەر ئەو ئاڵۆزیانە هەیە لەگەڵ بەغداد ڕێک نەکەوتن لەسەر موچە پەیوەندی بۆیە دووبارە دەسەڵاتدارانی هەرێم هیوایان لەسەرەوە هەڵچینیوە لە مانگی داهات و ئاڵۆزیەک دروست بێ بۆ خۆیان نەوت بفرۆشن
چکە لە مانگی پێنجیش وا پێشبینیان دەکرد بەر لەوەی جەنگەکە ڕوودا وتیانە کۆتایی دێت و پێویست ناکە ڕێکەوتن بکرێ ئەوانە ئەو چۆن دەبێت عێراق لە دروستبوونیەوە لە ئاڵۆزیە باش لەبەرەوە هەر لەحظەیەک بەڵێ ئەوە هەیە کە ئاڵۆز ببێ بەڵام گریمان ئەمە ڕاست ئەم حکوومەتی عێراق نامێنێ کورد لە سووریا کە بەشار ئەسەد ڕووخا باش بووە ئێستا خۆ بەشار ئەسەد هیچ نەبێت هەندێک شت هەموو نەیەکرد بەرامبەر بە کورد لەو کات شەبەهۆی و لاوازیەوە بۆ نمونە چونکە ئەو سیاسەتەی هەیە لە ڕووی نێودەوڵەتی و لە ڕووی هەرێمیەوە ئەمە من لە 2010 ئەو قسەیەم کردووە بە مەرکەزیکردنەوەی دەوڵەتەکانە پرۆژەیەکی ئابووری گەورە هەیە ئێستا عێراق بە بەربەستە زانێ ئێستا تقریبا سووریا چۆتە بەرەی ڕۆژئاواوە چۆتە بەرەی خەلیج و ئەمریکاوە بە درێژایی 56 ساڵی 70 ساڵی ڕابردوو لەگەڵ سۆڤێت و رووسیا بۆنە ئێران هاوپەیمانی سەرشی ڕۆڵێکەوەیە کە بڵێن پایتەختەکان بەهێز بکرێن ئەوەیە بۆ عێراقیش ئێستا تۆ ئەم پرۆژەیە کە پرۆژەیەکە یعنی لەسەر بەرژەوەندی ئەمریکا و ئەمنیەتی ئیسرائیل بنیانراوە ئەڵقەی یەکەم میسر و ئوردن و ئەو وڵاتانە بوو ئێستا تۆ بە ئاشکرا ئەیبینی کە سووریا چی لێکرێ ڕۆژانە لوبنان چی لێکرێ ئەنوێن ناچە ئەمە سەپاندنی ئاشتیە و ئاساییکردنەوەی ئەوەی پێڵێن نۆرمەلایزیشن بەهێز بە چەک بە تۆپ و تەیارە دەڕوانگەی خۆیان لەم ئەڵقەیە عێراق هەیە ئێستا ئەمڕۆ ئەمریکیەکان ئەکشێنەوە ئێمە پێشتر بکشانەوەمانێ کشانەوە داعش هات ئەوە چییە و پەیوەندی بەڕێکەوتنی ئەمنیەوەیە چونکە ئێستا باز دەکرد لە عینە سەدایە کشاونەتەوە باسی سەربازگەی ڤیکتۆریا دەکرێت کشاونەت یاخودەوە بە پێی ڕێکەوتنە ئەمنیەکەیە کە دەوێت بکشێنەوە و ساڵی داهاتوو لە هەرێم یاخودەوە چۆنێنێ چه ئێستا چ ئەو ڕێکەوتنەی 2010 کاتی جۆرج بوش کرا و 2011 مانگی 12 کۆتا سەربازی ئەمریکی ڕۆشتەوە لەژێر فشاری بەشێک لە ناوخۆ بەشێک لە لایەنی نێو هەرێمیایە کە عێراق توانێت ئەو کاتەش هەمان شت هەبوو کە باوەڕێک هەبوو کە ئەمریکا بۆ نمونە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە لە یابان مایەوە لە کۆریای باشوور لە ئەڵمانیا لە زۆر شوێن مایەوە بۆ ئەم وڵاتانە فاکتەرێکی سەقامگیری بووی پاراستن لە دوژمنەکانیشیان بەڵام ئەو کاتە عێراق ئامادەیە و ملیۆنە سەرباز و هێزی چەکداری هەیە بینیمان لە شەڕی داعشە بە ماوەیەکی کەم یەک لە سەرسی خاکەی لە دەستدا نزیکبوونەوە لە بەغدا دوای پەلاماری کوردستانیان ناچار ئەمریکیەکانیان هێنەوە تەمان ئەمریکا کە هاتەوە بەرژەوەندی خۆی کەوتە مەترسیەوە بەرژەوەندی ئەوروپا کەوتە مەترسیەوە ژینانە ئاهاتەوە وەکو بینیمان لە سووریا ینی خوێنڕێژێکی زۆر کرا سووریا وێران بوو بەڵام ئەمریکا نەچوو بەو شێوەیە عێراق بێت و ئەوە بکە بەڵێ یارمەتی کوردیە بەڵام بەو شێوە نەبوو بەڕسمی لەگەڵ حکوومەتی سووریا ڕێکەوە بەشار ئەسەد شەڕ بکا بۆ مانەوەی ئەو سیستەمە چونکە سیاسەتیان ئەو کاتە گۆڕینی بەشار ئەسەد ئێستا ڕێکەوتنە ئەمنیەکەی یاخود پێشاتی ناوچەکەی چییە هەر بە پێی ڕێکەوتنەکەش نایە بکشێن ڕێکەوت کشاونەتەوە ئەسڵا خۆی ڕێکەوتنەکەیە بەڵێ ئەشکشێنەوە دۆناڵد ترامپ خۆت ئەزانیت چی ئێستا چه خولی پێشوو ئەڵێ ئێمە نابێت لەم هەموو شەڕەیە بین لەم هەموو وڵاتەیە بین بەبێ بەرامبەر بۆ نە عێراق لەکە کە 2 تریلیۆن سەرف کراوە هەموو سەربازە بکوژراوە ئێتر ئێمە نابێت بچین هەتایە لەوێ بین ئەولویاتەکانی زۆر گۆڕاوە دۆناڵد ترامپ سیاسەتی جاری پێشوو هەندێک وردەکاریمان باس کرد سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە سەرەمی دۆناڵد ترامپ تەواو جیاواز بەشێکی ئەوەیە کە بکشێنەوە ئەمیش تو خۆت ئەزانیت بەتایبەت قۆناغی کازمی شەو نەبوو پەلاماری ئەم باڵۆسقان و دیبلۆماتکار و بنکانە نەدرێت بە درۆن و بەوشتانە یعنی بەڵێ بە حساب ئەگەر ئەمریکا بڕوایتر کێشەکانی عێراق چارەسەرەوێ بەڵام ئەمریکا خۆی ئەمە دووسێ ڕەهەندی هەیە ڕەهەندێکیان ئەمریکا بێمنەتە لەوەی ئەمێنێتویان و بەڵێ بەشێکی ئەو ڕێکەوتنەیە کە کراوە کە حکوومەتی سوودایی ناچار بکرێ هەر ئەوانین یوئێنیش لە کۆتای ئەم ساڵە کۆتاییەت بۆ لە عێراقا یۆنامی ئەویش دیسانەوە هەر لە ژێر زەختی بەشێک لە لایەنانی شیعەیە بوو بەڵام هێزی ئەمریکا لێرە تا ڕادێک بوو بە خەڵی لاواسی بەتایبەت کە شەڕ لەگەڵ ئێران دروست بوو و پێشتریش قاسمی سلێمانی تیرۆر کرا ئەم بنکانە نەی ئەتوانی بەرگریان لێ بکە لەبەرەوە جوڵەی هێز بۆ ئەمریکا زۆر ئاسانە و زۆرترین هێزیشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە و فەرماندەی ناوەندیشی لێ بەڵام قووەتی ئەمریکا پەیوەست بە عێراق دوو ڕەهەندی بەهێزتری هەیە یەکیان سیاسیە یەکیان ئابووریە عێراق خۆمان نەزانین ئەو ئابووری کە ئێستا شەڕە لەسەری بوو چۆموچەوانە نەوتەکەیە کەمترین ئابلوقەی بەسەرا بسەپێنرێ و یەکێکە لەو شتانەی لە ئەمریکا باس ئەکرێ لە کۆنگرێس باس ئەکرێ عێراق تووشی داڕمانی گەورە بێ پێویست ناکە هیچ هێزێکی دەرەکیش بێ بەڵام بەدڵنیاییەوە ئەمریکا لە عێراق بکشێتەوە ڕوبەڕووی
ئاڵنگاری زۆر گەورەی سیاسی و ئەمنی و ئابووریە بێت. بەس ئەوەی ئەمنی پێوەست بە داعش ینی وڵاتانی زرهێز و کۆمریکاوانە ژڕۆڵیان نیە دووبارە زیندوی کەنەوەکو کارتێک بەکاری بێنن چونکە باز دەبێت پێشتریش یاریێکی دەستگا مخابەڕەتیەکان ینی دووبارە بەکاربێنرێتەوە بۆ ئەوەی کە ڕێکەوتنێکی تر لەگەڵ عێراق بکرێ. بزانانی کە حەکیم کە شۆڕشی ئیسلامی ئێران ڕوویە کاریگەری هەبوو ئیلهامی بەخشی بە زۆر گروپی تر کاوڵ بە ئەم شتە بکە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە ئەم گۆڕانکارانەی کە ئێستا هەیە ئەم جەنگی کە ئێستا هەیە بە تایبەتی ڕووخانی سووریا لەو ماوە کەمەیە ئیلهامی بەخشیەوە زۆر کەس کە هەمان بەرنامەیە کات لە عێراق سونەکان ئەسڵەن قبوڵیان عێراقی نوێیان قبول نەبوو دوای 2023 بایکۆتیان کرد دوای شەڕیان کرد. پرۆژێکیان هەیە سونەکان یاخود ئێستا وڵاتانی تریش لەگەڵدا بەشکردنی عێراقدا لەم بارودۆخێک سونەکان شتێکیان دەست دەکەوێ لەم بارودۆخە. خۆی دوو ڕەهەندی هەیە، ڕەهەندێکی هەرێمیە، ڕەهەندێکی ناوخۆیە. پرسیارەکە ئەوە نییە کە ئایا مەترسی هەیە بە مەترسی زۆر زۆر هەیە لە ناوخۆ، بەڵام موئەسەسەکانی عێراق دامەزراوە سەربازیەکانی ئامادەی ئەو نین کە جەنگ بکەن، چونکە هەمووی گەندەڵ بۆ تا سەر ئێسقان و لە جاران تۆ عێراق سوپات هەبوو دەستگا ڕسمیەکانی ئێستا حەشدی شەعبیشی هەیە و یەکی لەو بابەتانەی کە پەیوەندی هەبوو بەو کشانەوەی خێرا کە ئەکسەروتیان ئێمە ئەکشینەوە ئەمریکیەکان ئەوە بوو کە شیعەکان سوور بوون لەسەرەوە یاسای حەشدی شەعبی دەربوون، ئەوە بوو یەکسەر ڕایان گرت چونکە زۆر باش هەست بە مەترسیەکانەکەن خۆیان. باڵە بەس وەکو سونەکان ئێستا هیچ پێ پلانێکیان هەبێ یاخود بۆ چوونێکی نێودوڵەتی شیعە عێراق بکرێتە هەرێمی جیاواز یاخود هەرەوەیە کە یەک دەوڵات بێت و هیچ گۆڕانکارێک هاتووە؟ پەیوەندی بەوە هەیە عێراق ئەبێت بەشێک لەو پرۆژەیە کە هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەموو وڵاتانی عەرەبی تایە ئێستا بە سووریاشەوە یاخود دژی ئەوە بێ دژی بێ. ئێستا بۆ نمونە ئەمڕۆ ڕۆژنامەکانی ئێران خۆیان بڵاویان کردووە کە عەلی لاریجانی لێرە بووە، یەکێک لەو بابەتانی هۆشداری لەسەرداوە ئەوەیە کە ئەم گروپانەی کە هەن ئەکرێنە ئامانج لە قۆناقی داهاتووە، چونکە ئیسرائیل ئەوێ ئەمە دوایین جەنگی بێ ئەمریکاش دەستی ئیسرائیلی کردوتە دۆناڵد ترەمپ کە نەنی چی ئەکا بیکە و هەموو تاوان و جینۆساید و وێرانکاری کە دروستی کردو لە غەزە و ئەو شەڕی کە کردوێتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست قەت ئەمەی بەخۆیەوە نەبینیوە شەڕ بووە، بەڵام نەک بەو شێوەیە کە ئێستا ئەگوزارێ لەبەرەوە ئەیانەوێت دۆخێک دروستکەن بۆ نمونە سعودیە تریلیۆن دۆلار و بەهێنان نەکات لەو ڕوئیایی محەممەد بن سلمانە کە هەیە بۆ 2030، بەڵام ئەگەر موشک هەبێ و درۆن هەبێ و جەنگ هەبێ قەت زەمانی نییە. بۆیە دوو جار یەشیان کە ئارامکۆ کرایە ئامان سعودی ڕەکسە چوو لەگەڵ ئێران ڕێکەوت دوای لەگەڵ چینە بەناو بژێوانی چین پەیوەندەکانی ئاسایی کردەوە. دووسێ درۆنیش نرا بە فڕۆکەخانەی دووبەیەوە لە ئیمارات، یەکسەر ئیمارات ڕاوێژکاری ئەمنی قەومی نردوو باڵێزەکانیان دیسان و لەگەڵ ئێران دامەزراون دروست کردەوە. بەمانایەکی تر نقطەی زوعفیان هەیە. ئێستا یەکێک لە مەرجەکانی سعودیە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیلە ئەوەیە کە ئەبێ ئەمریکا زەمانی ئەمنی باتێ، وەکو هاوپەیمان چۆنە یا بە هاوپەیمانەکانی لە ناتۆ زەمانێکی ئەمنی باتێ کە بیپارێزێ لە داهاتووە لە بەرامبەر حوسیەکان و لە بەرامبەر هەر هێرشێکی دەرەوە، چونکە ئەم دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن لە ڕابردووە هەندێک دەوڵەت بەهێز بوون دەوڵەتەکانی دیکە هەوڵی گۆڕانکاریانەدا، ئێستا هەندێک دەوڵەت کە لاواز بوون بە هەمان شێوە، یعنی جاران سروشتی ململانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێژگار جیاواز بوو لە ئێستا ئەم پرۆژەیە کە هەیە ڕەهەندێکی نێودەوڵەتی هەیە، بنافسەیەکە لە نێوان چین و ئەمریکاش. بەس ئەوەی کە ئێستا بۆ عێراق ئێمە لە بەردەم هەڵبژاردننی مالکی قسەی کرد بوو دەڵێ ئەگەر هەڵبژاردن ئەنجام نەدرێت پرۆسی سیاسی هەرز دێنێت، پێ دوایە تا هەڵبژاردن ئەگەر هیچ ئاڵۆزەیەک دروست بێ کارگەری چێ بێ لەسەر هەڵبژاردن ئێستا مولایەنەکان خۆیان ئامادە کردووە بەلایەنە کوردیەکان بە خودی سوودانیشەوە کەم جارە لیستێکی هەیە. هەڵبژاردننی عێراق سەر لە بەریتە زویرە و یەکێک لەو هۆکارانەیە کە ئەم سیستەمە داهاتووی نییە چۆن لە کوردستان لە عێراق پێش کوردستان ڕێژی بەشداری دابەزیەوە ئەو هینە نەبووە، ئەوەیە بەتایبەتی لە 2022 کە بووە بەم سیستەمە ئەلکترۆنیە ئەتوانرێت زۆر بە ئاسانی دەستکاری ئەنجامەکان کە جاران ئۆپۆسیۆن وایەنەوت بۆنە لە کوردستان. ئێستا ساڵی پار بۆ هەڵبژاردننی کوردستان پارتی و سەرۆشی پارتی وتیان لەو ڕۆژانەیە هۆشیار زێباری ئەڵێ ئەم هەڵبژاردنە لە ئێستەوە تەزویرتیاکرد ئیتر خۆتۆ لەوە زیاتر هەیە. لەبەرەوە هەڵبژاردن لە عێراقا دیموکراسی شەرعیەتی خەڵک ڕەزامەندی خەڵقەت نەبووە بە بنەمای حکومڕانی. بەڵێ ئەگەر ئەوە تێبینە سەربەز ئەگەر وادەکە ینی هەڵبژاردن ئەنجامە درێ لە کاتی خۆیان، ینی ئەم ئاڵۆزەی کە باز دەکرێت دیارنی مانگی داهات و جەنگێک لە عێراق ڕوودا
حکوومەت بڕۆخێ ینی چۆنە چکاندێک وا پێشببینی دەکەن زانی خۆی یاخود ئەگەر گژی عێراق بکرێتەوە پێچێ سینناریۆکان چی بن لە شێوێکدا بێ عێراق خاڵی لاوازی زۆرە بەڵام بۆ نە بەتابەت شیعەکان خاڵی بەهێزیشان هەیە یەکێک لەوانەوەی کە مەرجعیەتیان هەیە جاری پێشوو کە داعش نزیک بووە بە یەک فتوای سیستانی بینیمان چۆن خەڵک ڕوبەڕیان بوویەوە لەبەرەوە ئەوەی کە بڵێ عێراق داڕوخێ بەڵام عێراق تووشی ململانی و گرژی و شەڕ ڕەنگە ببێ هەرچەنەوە ئینسانی سیاسی زۆر هەڵەیە پێشبینی بکات چکە ئەو ئیشی فالگرەوەگانە زیاتر ئەبێت بە زانیاری شیکاریەشی واقعبینانە بکرێ بۆ دۆخەکە عێراق دەوڵەتێکی شکست خواردووە کێشەی هەیە لە ناوخۆ کێشەی هەیە لە بینی پێکاتەکانە کێشەی ئابووری هەیە کێشەی سیاسی هەیە کێشەی گەندەڵی هەیە کێشەی سەربازی هەیە لەگەڵ دراوسەکانیشا کێشەی هەیە یعنی عادەتەن وڵاتێک سەرچاوی هێزەکانی چییە سیاسیە دیپلۆماسیە ئابووریە کۆمەڵایەتیە ئەمانی نییە لەبەرەوە یەکێک لەو بەڵگانی کە شیعە خۆیان هەست بە مەترسی ئەەکەن چییە ئەم جارە چەند کەسە هزار کەسە چەندێکیان درخسە ببیانی ئەمانە ئەندامی باس بوون باڵێ وڵا زۆریان درخستەوە تقریبا زەم نزیکەی 400 کەسێک ئەمە زۆر زیاترە کە کوردیشی تایە لایەنەکانی سونی زۆر تایە شیعەشی تایە مالیشیز باشکراڵێ ئەڵێت مەترسی هەیە بەحس بێتەوە چونکە ئەو سونە وەکو بەحس سەیرەکات مەبەستی ئەوەیە و هینیشە لە ناوچەکەشە ئەوانەی کە پێشتر لە بەحس بوون لەوانە کچی سەدام هەموو چالاکی سیاسیان هەیە هەموو ینی چاوەڕێ ئەوەن دەرفەتێک بگۆڕێ لەبەرەوە چ کوردستان هەیە بگۆڕێ بڵێن شیعەکان دوور بخرێنەوە چاوەڕێوە دەکرێ یاخود ئەو یاسای پێوەستە بەوەی کەوتم بەڕێزت باسی یاسی حەشت کرد کە یاسایەکی نوێ لە پەرلەمانە بەس دەنگدانیمەوە کە حەشت هاوشێوی وەزارەتی بەرگری و ناوخۆ دەکات ئەوە پەسەندکەن بە دڵنیایەوە عێراق ڕۆبەڕووی کێشا بێتەوە بەڵام وەکوتم عێراق دژی ئەو پرۆژەیە بێ کە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە ڕۆبەڕووی کێشە زۆرە بێتەوە ئەگەر لەگەڵ پرۆژەکەیە بڕوایە هیچ نەبێ دژ نەبێ کێشەکانی کەمترە بن یعنی محەممەد جۆلانی هەر پێ لە من باشە لە لیستی تیرۆری ئەمریکا بوو ئێستا باشین دۆستیانە بۆ چونکە سووریای بردە بەرەی ئەوانەوە لە نەیارەوە کردی بە دۆست و هاوپەیمان باشە بەس پەیوەست بە کورد ئەگەر ئاڵۆزیێک دروست بێ کورتیسی دەست دەکەوێ ئێستا پێشبینی لەو ئاڵۆزیانەی ئێران هەندێک پێیان وابوو کە کورتشتی دەست دەکەوێت ساویلکەیەوە ئێستا ئەگەر لە عێراق ئاڵۆزی دروست بێ ئەو مافە دەستوریانێک کە کورد بەرەسی ناون زیاتری دەکات لە دەستور لە هەرێم فیدراڵەتەکە زیاتر بێت پێم وایە سفرێکاتەوە جاری ئەوەی پێویستە بە ئێران ئێمە ئەو گفتوگوۆیمان کرد ئەو شەوەی کە وازانم بەیانەکەی دەمە بەیان شەڕەکە دروستی کرد ئێمە باتۆ لێرە گفتوگوۆیەکمان هەبوو ئەم ئێرانە ینی ئەو تەحریانی لەناو کورداکرا هیچی وانە بچکە کەسی تێنەکە جا سێر لەوای تیاتی 30 ساڵ ئێرانی ژیاوە لەم سیاسی سەرکردانە لە ئێران تێناگرن ئەمە یەک دوو ئێران هیچ پەیوەندی بەوە نییە سیستەمەکەی ئێران زلهێزە ینی جیۆپۆلیتیکی دانیشتوانی توانای سیاسی سەربازی مرۆیی ئێران 5-6 ساڵە وڵاتە خۆ شتێکی ئەنوە ئاسان نییە بۆیە ئەو هەڵەیەکی زۆر استراتیژی بوو کە پێیانەوە ئێران دەڕوخێ هەر ئەسڵەن ئەمەندە ساویلکەی ئەمەندە ینی بێمانە و هەڵەیە لە ڕووی سیاسیەوە مرۆڤ نازانێت ینی ئەمانە لە چه دنیایەکە ئاژین ئەمە یەک دوو کورد لە عێراقا ئەگەر دۆخێک ئەوەی کە ئەو سینناریۆی تۆ باسیەکەی ڕووبا هەر حکوومەتێکی تازە بێ دێت چی ئەڵێ من هاتووم خەڵک ڕزگارکەم ئەو سیستەمەی پێشوو هەڵەوەشێنێتەوە بە دەستورەکەشیەوە هەنی ئەمەی سووریا باشین نمونەیە دەستوری پێشووی هەڵۆشانەوە دەستورێکی نووسیوە بۆ خۆی بەبێ پەرلەمان بەبێ هەڵبژارن بەبێ هیچ شتێک لەبەرەوە زۆر هەڵەیە کە پێمان وابێ ئەگەر لە عێراقا ئەم حکوومەتە نەمێنێ یان شیعە نەبێ سون نەبێ ئەستن ڕێک بە پێچوانەوە چونکە سونە حکوم بکات تەجروبەی 100 ساڵمان هەیە بە لەگەڵ سونەیە کە حکومیان کرد نەتیجەکەی جینۆساید و ئەنفال و ئەوە بووە ئەو هەموو وێرانکاری کوردستان بووە و هەموو وڵاتانی عەرەبیش لە پشتێ بێ ئەو کاتە لەبەرەوە هەڵەیەکی زۆر استراتیژیە بەڵام هەڕەشەی یەکەم بۆ سەر کوردستان لە دوای 2005-6ەوە کە کورد لە دەستورە مافەکانی لێرە لە عێراق چەسپان ناوخۆ بووە ئێستا لە ناوخۆ ئەگەر ببێ مەترسیەکان مەترسیە ناوخۆیەکان زۆر گەورەترن وەکو چیسی هەڕەشەیە چونکە تۆ ڕوبەڕووی وەکو نەبوونی دامەزراوەوە سدەوانەوە کاک حەکیم هەموو وڵاتێک ڕوبەڕووی هێرش و مەترسی ئەبێتەوە قانونی یاسای سیاست نێودەوڵەتیە
فاکتەرێک کە ئەتوانێ وڵاتێک ڕاگرێت چییە؟ میلەتەکە و خەڵکەکەیەتی. ئێران نەباس کرد. لە ئێران ناڕەزایەتی زۆر هەیە، بزوتنەوەی سەوز هەیە، ئەنوع خۆپیشاندان، بەڵام کەشە ڕوویدا چی ڕوویدا؟ بەڕازی و ناڕازیە و هەبوو لە دەرەوە لە سەردەمی شاوە نەگەڕاوەتەوە پشتگیریە کرێ و خۆ منە ناڕازیم لە وڵاتەکەی خۆم بەس نامەوێ ئیسرائیل بێت وڵاتەکەم وێرانکە و مەناڵ بکوژێ و ژن بکوژێ و مەدەنی بکوژێ. بۆ خاڵێکی بەهێزی ئێران ئەمە بوو، چونکە سیاسەتی ئیسرائیل گرەوی ئیسرائیل چی بوو؟ ناتەنیاهو چەند وتاریە خەڵکەکە ڕاپەڕن، پێیان وابوو لە دامەزراوەکان من خەڵکی ئێرانیانە سەر جادە حکومەت، بۆیە ڕێک پێچەوانە دەرچوو. لە هەرێمی کوردستان چی ئامادەیە بەرگری بکات ئەگەر دۆخێکی وا دروست بێت کە تۆ باسیەکەی لەو سیناریۆیە؟ ئەو ڕۆحێتە ماوە؟ چکە تۆ کاتێک شەڕەکەی بۆ وڵاتەکە بەشێک هەبێت یایە هەستکەی ئەگەر لە دەست بێ شتێک لە دەسەدەی. ئێستا زۆربەی دانیشتوانی هەرێمی کوردستان ئەم هەرێمە داهاتووی ئەم هەرێمە لایەن گرنگ نییە بۆی پارتیویچێتی و سیاستەکان. بەڵێ باش بەزۆکو ئالۆزی ئەوەی کە ئێستا بازۆکە ئیسرائیل و ئێرانیش لە قۆناغی هەراگر بەسن جەنگەکە کۆتایی نهاتووە لەلایەن ئیسرائیلەوە باز دەکرێت لەلایەنی ئێرانەوە پێشبینی کراوە شتێکی وا ڕووداتەوە جەنگێک لە ناوچەکە. ئێران خۆیان ئامادە کردووە لە ئێستاە من بە دووری ئەزانم چکە ئیسرائیل ئێستا کێشەی سەرەکی مۆزوعی غەزەیە و لەم دووسێ مانگەیە کە ڕێژەی ئەو برسێتیە بەر ئەو قات و قڕیە ئەو جینۆسایت و هینە زیاتر بڵاو بۆتەوە. ئەزانین چەندین وڵات سیاسەتی ئیسرائیل ئەوە بوو کە قەزەی فەڵەستین نهێڵێ. ئێستا بریتانیا و کەنەدا و فەڕەنسا و ئوسترالیا بۆ نمونە ئەڵێن ئێمە مانگین و دان بە دەوڵەتی فەڵەستین هانەی و ئیسرائیل گۆشەگیرتر بووە ئەوە نەبووە ینی بەهێزتر نەبووە لە ناوخۆوە کێشەی زۆری هەیە. بۆیە ئێستا ناشتوان بارمتەکان ئازادکەن یانێت غەزە بە تەواوی داگیرکەن. ئەو تجروبەشیان هەیە ناچار بوون کشاونەتەوە لە ڕابردووە. لەبەرەوە کۆمەڵگەی ئیسرائیلی زۆر ماندووە وەکو جەنگێک ینی پێناسی جارێکی ڕووداتەوە لە ئێستاە نەخێر بۆ سەر عێراق بێ گروپەکان بێ بۆ سەر ئێران بێ نەخێر. ئەزانی بۆ چونکە ئێمە کە زۆر جا قسە ئەکرێت لەسەر ئیسرائیل لێرە ینی پێویستی بەوردبوونەوە لە کاروباری ناوخۆی ئیسرائیلە هەیە جگە لە پێکێنانی حکوومەت. ینی ڕۆژانە لە ئیسرائیل لە راپۆرتەکانە ئەو سەربازانەی کە هەیە باسی دۆخەکان دایکیان کە ماندوون چکە ئیسرائیل قەت جەنگی وا درێژخایانی نەکردووە بەڕاستی توندڕەوەکان نایانی ئەجینا لە ماوەی پێشووەکان حەکیم نازام لە ڕاگەاندنی کوردیەوە باسکرایان نزیکی 40-50 سەرۆک ئەرکانی پێشوو بەڕێوەبەری موساد شێنبێت هەموو دامەزراوەکانی ئیسرائیل هاتنە سەر تەلەڤیزیۆن وتیان ئەم شەڕە هیچ ئامانجێکی سیاسی نەماوە هیچ سوودێکی نەماوە و ئەبوو دەمێک وایە بوەستێنرایە. لەبەرەوە ئێستا ئیسرائیل بچێتە شەڕێکی ترەوە لەگەڵ ئێرانە ئاسان نییە بە تایبەتی ئیسرائیل ئەو وەڵامی کە ئێرانیایەوە پێشبینی نەکراوە بوو یان وە تا ئێستا زۆر نهێنی هەیە بڵاو نەبووەتەوە وەڵامی موشکەکان بەڵێ زۆر ماندووی کردن زیانی زۆر استراتیژی لێیان و ئەگەر هیچ شتێک ڕاست نەبێت لەو جەنگەیە وەکو پروپاگەندە چکە لەو کاتەیە هیچی جاجیا بڵاوکرایەوە ئەوە ڕاستە کە ئیسرائیل داوایە کرد ئەمریکا ناوبژیوان بکات جەنگەکە بوەستێت نەک ئێران. پەیوەندی بۆ موشکانەوە بۆ ناوخۆی ئیسرائیل بەڵێ ئیسرائیل داینابوو لە هەفتەیەک 2 هەفتەیە لە سەرکردایەتی و بڕیار بەدەستەکان با و ئەوەی کە دەستی کەوتیرۆری کرد تەنانەت سەرۆک و دامەزراوە ئەمنیەکانی تریشی کردە ئامان چەوە ڕزگاریان بۆ خوانەڵەن بە معجیزە کە ئەم پلانە سەری نەگر ئیسرائیل بۆ 2 هەفتە خۆی حازر کرد نەیەتوانی 2 مانگ هەموو شوێک ئەو هەموو شەکوینەی پێ بدەوە. ئێران سەلماندی لە ماوەی 24 ساعتا توانای خۆی بەدەستێنایە و دەستی کردەوە بە موشکاوێشتن ڕاستە بۆ ڕێژێنەوە بە تایبەت موشکی هایپەرسۆنیک و ئەو موشکانی کە ینی ئەبوو بە چەند موشکێک لە کاتی کەوتنە زەرری زۆر گەورەی لێیان کۆمەڵگەی ئیسرائیلی لە 1940 ڕوبڕی ترۆمای وان نەبووەتەوە. بەڵام بێگومان هەمیشە هەموو لایەک ئەڵێ من سەرکەوتوم تایە بە ئیسرائیلیشەوە بەس ئیسرائیل هەرگیز بوونی ئیسرائیل بەقەد ئەم قۆناغی ئێستا لە مەترسیان نەبووەوە ئەمە قسەی ینی ئێمە نییە قسەی ئەو کەسانەیە کە ڕۆڵیان هەبووە لە دروستکردنی ئیسرائیلە قسەی جوولەکە دیارەکانی ناو ئیسرائیل و دەرەوەی ئیسرائیلیش. باش پێوەست بە ئەو ناکۆکیێکی سەر عێراقەیە سەر وەزیرانی داهاتووی عێراق ئەمریکا دیاری دەکات ئێران دیاری دەکات دوای ئەم خۆناغە ئەگەر هەڵبژاردنەکە بکرێ هەڵبژاردن ئەکرێت سەرۆک وەزیران خۆتە زانیت بە پێی ئەو دابشکاریەکە هەیە هەر بۆ شیعە بێ
شیعش نیشانیان داوە لە ڕابردووە کە ئامادەن ئەگەر بێت و فشار هەبێ ئامادەن کەسێک بێنن کە قبولکراوی ئەوروپا ئەمریکاش بێن و من وەسم پێم لەم بەرنامەی تۆشە باسم کردو سوودانی ئەوروپا ئەمریکا زۆر لێ ڕازین لێ ڕازینەوە زۆر پێیان وایە سیاسەتێکی هاوسەنگەکە پێیان وایە ئەوێ ئاوەدانکردنەوە بکە ئەوێ عێراق سیاسەتی خۆی هەبێت لە ڕووی سیاسەتی دەرەوە بینیمان لە بۆ سووریا زۆر هەوڵ بوو لە ناو خۆی عێراق تەداخل بکرێ پەیوەندەکان تێک بن کەەوە شەڕێکی دۆڕاوە بوو سوودانی چی وت سوودانی وتی ئەرچی من پاراستنی 42 ملیۆن هاوڵاتیە من ناچم عێراق تووشی جان بکەم بۆ نمونە ئەلبەتە ئەوەی کە لە گروپەکان خۆشیان لاواز بوون دەوری هەبوو لەوەیە بەڵام شیعە بە تەجروبەی ڕابردوو نەهێڵن کەسێک زیاد لە خولێک جگە لە مالیشی خۆی سەرۆک وەزیران بێ بۆی زۆر بەهێز نەبێت ئەنی جارێکی پێدوانی ببێتەوە بە سەرۆک وەزیران سوودانی لە ناو شیعە خۆیان قبول پارتیژ ێستا بزانم ئەو شەرە جێباری دەیگوت ئێمە بەڵێنیەوەی پێ نادەین کە جارێکە پشتیوانی بکەین چکە پەیوەندەکان تێکس چووە چکە پێشتر پەیوەندەکانیان باشتر بوو داتێرە سوودانی داهاتە هاوینە هاوارەکان سوودانی ئەو گرفتی تەزویرە نەبێ بەهێزە لە عێراقا شتی زۆر کردووە و بەڕاستی ئەم گۆڕانکاریی ناوچەکە ئەم ئاڵۆزیانە زۆر قورس بوو بۆ عێراق و سەرۆک وەزیرانی بتوانێت بۆ هاوسەنگی مامەڵە بکە ئەگەر ئینسان ینی بە مەوزوعی سەیریکە لەگەڵ کوردیش خراپ نەبوو بە هیچ شێوەیە تا ماوەی پێشێستش زۆرترین وەسفی سوودانی پارتیەی کرد بەڵامی تر پارتی و تەبیعەتێ هەیە کاتی خۆی مالیشیان لێ کردین بە کوڕێکی زۆر باش و فریشتەیە و لای خۆمان خوێندوێتی و برادەرمانە و دۆستە و دوایی کردیان بە دوژمە وڵایە کوردستان داگیرکە هەمان شت بۆ عەبادی هەمان شت بۆ کازمی چونکە عادەتەن بۆ خەڵک ئاسانترین شت ئەوەیە شتەکان بڵێ ئەوە بەر شخص لەگەڵ شخصێک ئاشەڕە لەگەڵ 4 شخص ئاشەڕە بەڵام شیعە خۆیان تەجروبەی ئەم وڵاتانە چونکە ئەوەی کە من پێم وتی موئەسسەسەی نییە دامەزراوەی نییە دیموکراسی نەچەسپیوە کەسێک ئەگەر 8 ساڵ دەسەڵاتا بێ مالیشی ئەو قووەتی هەیەی ئێستا هی کەیە هی ئەو کاتەیە 2 جار سەرۆک وەزیران بوو هەموو کەسەکان ئەو داینا چکە حکوومەتی عێراق هەڵوەشا بووە لە مۆزەفێکەوە بۆ سەرەوە بۆ وەزارەتەکان بۆ بۆ سوپا هەمووی خۆی داینا بۆیە بەهێزترین شخصیاتە تا ئێستا لە ناو شیعە لەبەرەوە شیعە خۆیان ئەگەر پێیان بکرێ ڕێگەنادن سوودانی وێ بۆ چکە پێیان وایە ئەگەر 4 ساڵی تر دەرفەتی بینێ وا بەهێزە بێ ئەچەسپێ جاریش کەس ناتوانین لای باش ئەوی پێویستە بەهرێم لەگەڵ بەغدا لە بەردەم چیدەن ئەوەیە کە تا سەنەوتەکە ڕادەز ناکەن داهاتی ناو خۆ ڕادەز ناکەن دەتوان جارێکی ئەو بارودۆ خەوێتارەوە خۆیان نەود و فرۆشن چەندیزە بە قاچاق دەیفرۆشن بەزمەوەسمێ بە بۆری خۆی بە بۆری قەت نەوت نەوەستاوە نەخێر بەڵام ئەوەی تووشاش کە ڕێکەوتنەکەی پێشووی لەگەڵ عێراقا ئێتر کۆتایی پێهێنا یانێ ڕێکەوتنێکی نوێ بکەن عێراقیش مۆزوعەکەی زۆر نەوت نییە ئێستا ناڵێن بژاردەیەکیان ناوە بە کورد دەڵێن نەوتەکە هەر دەرمێنن لە زەویە کاتی خۆی مالیکیش وای وت بە تعلیقەوتی هەڵیگرن بۆ دەوڵەتی کوردستان من بیرمە لە لاپڕ یەکەمی ڕۆژنامەی هاوڵاتیە هین ئەفو ئاوێنەیە بڵاو بۆکە عێراق کێشی نەوت نییە عێراق نەوتی زۆر زۆرە 5 ملیۆنە چەندێک ئەفرۆشێ کێشەکە سەری سیادەیە سیاسیە کێشەکە ئەو سیاستەیە کە هەرێمی کوردستانێکە کە ئێمە لە 2009 ئەڵێن هەرێمی کوردستان ئەبێ سیاسەتێکی هاوسەنگی هەبێت لە ڕووی هەرێمیەوە نابێ بەشێک بی لە کێشەکان نابێ بەشێک بی لە ململانەی بۆ نمونە تائیفیش کە کێشەی تۆ تائیفی نییە تۆ کە لایەنگری ئەەکەی من جاری پێشوو زۆر وردەکاریم بۆ تۆ باس کرد لێرە بۆ بینەران لەسەر مۆزوعی ئێران چاو گوێی هەیە هەندێشت ڕوئەدا هەر وڵاتێکی تر بێ قبوڵی ناکات یعنی بۆ نە تۆ سوور بزانێت لە ناو ماڵی تۆ پەلامەر لە هیچ وڵاتێکە ئەمە قبول ناکرێت لە ئەوروپا ئەمریکاشا قبول ناکرێت بۆ نە تۆ دراوسێکت مەترسی هەبێ بۆ سەرت و بیش لە من هاوپەیمانتم سیاسەتی کوردستان بەداخەوە سیاسەکان دامەزراوە نییە کاک حەشیم لە هەموو دنیاە سیاسەت و سیاسەتی دەرەوە و ئابووری دامەزراوە بڕیاردە لێرە یەک کەس بڕیارەدا لە ئەم کەسە شەگەی لەسەر میزاجی و ئەو ڕوانینی خۆی هەیەی بۆ یەک ئێمە لە ڕابردووە گەورەترین باج کە داومانە هی بڕیاری سیاسی عسکەری ئابووری هەڵی سیاسەکانمان بووە بۆ کوردستان دەوڵەت نەبوو بەهێز نەبوو لە عێراقا سەرۆک وەزیران بەبێ کوردروت دانران نەخێر بەڵام ئێستا داشێنن و هیچ پرسێکی کوردیش ناکەن و ئێمەیان تووشی قەیرانێک کردو ملت ناشارمەوە ڕەنگە عبقەریەکیش بێ نەتوانێت لەم کێشانە کوردستان ڕزگار لە چارەسەر دەرچووە بەڵێ سەقەیرانی موچە بووی سەقەیرانی بەکارهێنانی هێز لە ناو شارەکان و ملای سیاسی ئەو قەیرانی موچەش ئەزانی هەموو سیستەمێکی نادیموکراتی کە ڕوبەڕووی فشارە بێتەوە پەنا ئەبات بۆ
ئەم سیاسەتەی کە ئێستا هەیە ئەمەی کە ئێستا لێرە گوزاری لە میسر دەمێکە ماوەیەک لە خۆپیشاندن لە میسرەکە نابوو خۆپیشاندانی نان چکە خەڵک بەس داوای نانێ کرد پێشەوەی حوسنی مارێک بڕۆخێ ئەمانیش لە کوردستان بینیان خەڵک داوای گۆڕینی سیستەمی سیاسیەکە داوای سوپای نیشتیمانیەکە داوای دادگای سربەخۆەکە ئەمە کێشە بوو بۆ ئەوان هاتن خەڵکیان وا لێ کردووەڵێ موچەکەم بەرێ هیچ گرفتێکم نییە یعنی لەبەرەوە هەمووی دروستکراوە هەمووی بەمەبەستە بەڵام تەجروبە پێمانەڵێ خەڵک و میلەتان ئەمێننەوە سیاسیەکانن نامێنن باش خولەکێکم ماوە لەسەرەوەی کە باز دەکەیت لە ماوە ڕاوردوو هەوڵ هەبووە بۆی مەسرور بارزانی دۆناڵد ترامپ ببینێ ئێستا باس هەوڵ هەیە دەڵێن نێچیمان بارزانی ببینێ یەکێتی گوایە ڕێکەوتنێکی دوو لەگەڵ کۆمپانیایەکی لۆبی کردن نزیکەی بە ملیارێک دۆلار بە چەند قۆناغێک پارەکە بدە ئەوە چۆن دەبین ملیارێک وای زۆر تا ڕقەمی زۆر گەورەت ئەزانی کاک حەکیم من وابزانام جیاوازی سێشتم کردووە لە پەیوەندی ئەمریکا کوردستانە ئەمریکا دۆستێکی زۆر نزیکی کوردە چۆن وڵاتانی دراوسێ ژوان و یەکێک لەو شتانەی بۆ کورد زۆر تەرفەتی گەورە بوو لە دەستدرا ڕەنگە ئێستش درەنگ نەبێ سیاسەتێکی هاوشێوەی سەڵتەنەتی عومانە کە وڵاتێکی عەرەبیە بەڵام پەیوەندیشی سیاسەتێکی دەرەوەی هێندە ژیرانی هەیە لەگەڵ هەموو وڵاتان ئەو پەیوەندی کوردست دەیتوانین بێتە شوێنی کۆکردنەوەی ناکۆکیان بەس خۆی یەکوژێ لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئێران تورکیا باقی وڵاتانی ناوچەکە بەڵێ ئەنێ چکە هەرێمی کوردستان لە راپۆرتێکی وەزارەتی دین لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی پەرلەمانی بەریتانی 2015 ئەڵێ شوێنێکی استراتیجیە چکە چوارڕیانی ئێران و قەفقاز و تورکیا و جیهانی عەرەبیە خۆمان ئەڵێن داخرا و جیۆپۆلیتیکی خراپە ئەوەی کە پەیوەندی بۆ بینینی دۆناڵد ترامپ هەیە وەکوتم سێ جۆر پەیوەندی هەیە یعنی پەیوەندیشان پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە پەیوەندی حکوومەت پەیوەندی حزب ئەوان ینی ئەمریکا تا ڕادەیەکی زۆر پابندن بە پاراستنی خەڵکی هەرێمی کوردستانەوە لەو کارە ساتانی نەکە ئەمریکا بریتانیاش اون پێیان وتوین لە کۆبنە دیپلۆماسیەکانە ڕاستەوخۆ لە هاوشێوی و کارەساتانی لە ڕابردووە ڕوویاوە دوو حکوومەت کە زەختیان بوو ئەوەیە گۆڕانکاری و چاکسازی بکە بەڵام نەک بە ئاشکرا لە پشتی پردەوە دیارتیان ئەوەی هێزی پێشمەرگەی کە ڕۆژ بە ڕۆژ بەرە و دواوە ئەڕواتەوە بەڵام لە حزبەکان بە شوەیەک ڕازی نین هیچ هەر لۆبیکردن و پارە سەرفکردن و بینی دۆناڵد ترامپ شتێکی تەبیعیە بەڵام هیچ لە دۆخی ئەم سیاسیانەی کوردستان پەیوەست بە خەڵکی کوردستان کە کارتی مانەوە لە ناوچوونیان خەڵکە تەسیری نابێتەوە بەس بە پارە دەتوانین دۆناڵد ترامپ ببینی دۆناڵد ترامپ زۆر ڕێگە هەیە بۆ بینین یەکێک لەو ڕێگایانە ئەوەیە پارەیە بەڵێ سوپاس دەکەین مامۆستا شەر مەرالی مادەماکەی سوپاسیان دەکەین سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان